کاکفۆ دەمەوێت ئەو پرسیارە بپرسم ئەو کەسانێک کە هاوکار بوون لەگەڵ ڕژێمی بەعز لە ڕابردوودا وەکو جاش و مستەشارەکان ئەوانە چیان بەسەرها دادگایی کران سزادرانیانیش تۆ تۆزێک بۆمان باس بەجێرەی ئەو خشتەی کە لە دادگای باڵای تاوانەکانی عێراق خرای ڕوو 55 لەو تاوانبارانەی کە سەرچین لە تاوانی کۆمەڵکوژی گەلانی عێراق دادگایی کران و بە سزای خۆیان گەیشت لەپاڵ ئەوەشدا لە دادگای باڵای تاوانەکانی عێراق نزیکی 600 کەسایەتی عێراقی و کورد لەوانە 258 کەسیان لەلایەن دادگاوە داوا کران کە داوا کران حکوومەتی هەرێمی کوردستان بە دوواداچوونی بۆ کرد ئەو ئەمری قەبزەی کە بۆیان دەرچوو بەسەر دادگاکان دابش کرا بەڵام تاکو ئێستا زۆربەی زۆریان نەچوونە بەردەم دادگا ئومێد دەکەین لە داهاتوودا ئەو تاوانبارانە بچنە بەردەم دادگا و ئەوانی دەستیان هەبووە و دەستیان بە خوێنی گەلی کورد سوور بووە سزای خۆیان وەگرن ئەوانەشی کە بەشدارێکی چاکارایان نەبوویان بەشداری لابەلایان هەبوویان بەشدار نەبووینە ئەسڵەن بەس ناویان هاتووە دەکرێت بچن لە بەردەم دادگا بەڕازمەتی خۆیان دیاری بکەن هەر دەربارەی ئەم بابەتە من لە سەردانێکم بۆ باشووری ئەفریقیا سەردانی یەک لە ڕێکخراوەکانم کرد هەمان شێوەی دادگاییکردنەی جاش و مستەشارەکانی هەرێمی کوردستان مەلەفیان لە بەدەست بوو گوتم چۆن دەتوانن ئەو مەلەفانە یەکلایی بکەنەوە گوتی ئەو مەلەفانە بەوە یەکلایی دەکەینەوە تاوانبار و ئەوەی تاوانی لێکرایە هەردووچیان ڕوبەڕوو یەکتری دەکەینەوە تا ئەوەی تاوان لێکرایە ببوورە ئەوەی تاوانی لێکرایە چ داوایەکی لە تاوان کار هەیە تاوانبار هەیە داوای لێ دەکات جێبەجێ بکات لە ماوەیەکی محدد دەبی ئەو تاوانبارە ئەو داوایەکە جێبەجێ بکە ئەو پرۆسەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کەناڵێکی سەتەلایتی مباژر پەخش دەکرێت دەبێت لە خلالی مدەتێکی محدد داواکاریەکە جێبەجێ بکە ئەگەر صاحب حەق بۆ نمونە دەستی هەڵنەگرت لە داواکاریەکەی ئەوە شێوازی تر مامەڵی لەوەەکە ئەمە شێوادارن ئیشاڵە تاوانباران و بکەرانی ئەو کارە بە زووترین کات سزای خۆیان وەربگرن بۆی ئەگەر تۆزێکیش بێ ناخی قوربانیان ئاسوودە بێ کە سوکاری قوربانیان ئاسوودە بێت